April 23, Turkish forces attacked a number of villages in Iraqi Kurdistan. لە 23 نیساندا سوپای تورکیا دەستی کرد بە بۆ چەند گوندێک لە هەرێمی کوردستان. The attack started in the village of Kesta with a very heavy bombing when people were preparing to break their fast during Ramadan. بۆردومانەکان لە گوندی کێستە دەستیان پێکرد کاتێک خەڵکی موسڵمانی گوندی کێستە خۆیان ئامادە دەکرد بۆ شکاندنی ڕۆژووی ڕەمەزانیان و کردنەوەی بەربانگی ئێوارە. And then they also in the Shishe, they injured a farmer who went to his land to irrigate the farm. لە گوندی دیشیشێ گوندنشینێکی گوندی دیشیشێ بریندار کرا لە کاتێکدا سەرقاڵی ئاودانی زەویزارەکانیان بوو. کاک سەعید یەکێک بوو لە پیاوە بەتەمەنەکانی گوندی کێستە بە تیمی کوردستانی عێراقی CPT گوت ئەوەی کە سەدام پێی نەکردین لە ئێستادا تورکیا پەیمانی دەکات. At this moment there are more than 22 villages displaced. لەو کاتەی ئێستادا زیاتر لە 22 گوند بەهۆی ئەو ئۆپەراسیۆنەوە ئاوارە بوون. تەنها لە کانیماسی لە سنووری ناحی کانیماسێ زیاتر لە 75 گوند چۆڵکراون. So we created this map for the report that shows the area that Turkey already controls from 2017, 18, 19 and 20. ئێمە ئەو نەخشەیەمان دروست کردووە کە لەو نەخشەیەدا ئەوە ڕوونکراوەتەوە کە تورکیا لە ساڵی 2017 و 18 و 19 و 20دا کە چۆن خاکی هەرێمی کوردستان و ناوچە سنووریەکانی داگیر کردووە. We believe that all the governments that are selling weapons to Turkey and that have business with Turkey. ئێمە بڕوامان وە زۆربەی وڵاتانی دەرەوە بازرگانیان لەگەڵ حکوومەتی تورکیادا هەیە و هەروەها چەک دەفرۆشن بە حکوومەتی تورکیا. Yeah, we didn't mention this because we also heard the same. I mean, we heard that happened. ئێمە ئەوەمان زانیاری ئەومان پێگەیشتەوە بیستمانە کە تورکیا چەکی کیمیایی بەکارهێناوە. And we worry that more people will get injured because only in the last 1 week 4 civilians were injured by Turkish shelling. و ئێمە پێمان وایە لە ئەگەری بەردەوامی ئەو ئۆپەراسیۆنەدا خەڵکی زیاتر بریندار و زیانی گیانی زیاترمان دەبێت.